سەبارەت بە ئاسەردانی شاندی حکوومەتی یاریمی کوردستان و کۆبوونان لەگەڵ کۆمسیۆنی باڵای هەڵبژاردنەکانی عراق لە بارەی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان و دوای ئامادەکاریەکان گفتوگۆکەین لەگەڵ بەڕێز عیماد جەمیل سەرۆکی تیمی میدیایی کۆمسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردنەکانی عراق. بەڕێز عیماد جەمیل سڵاوتان لێ بێم، کاتت باش. تەواوی ئامادەکاریەکان بۆ بەڕێوەچوونی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان کراون؟ بەڵێ لە ڕاستیدا ڕێکارەکان هێشتا تەواو نەبوون. کۆمەڵێکی زۆر کارمان خسۆتە بەرنامەی کارەوە، هەندێک بڕیارمان دەرکردووە، بە تایبەتی بڕیار سەبارەت بە شێوازی چۆنیەتی ئەنجامدانی هەڵبژاردننی پەرلەمانی هەرێمی کوردستان. لەبەر ئەوەش کۆمسیۆن کۆمەڵێکی زۆر ڕێکاری تەواو کردووە سەبارەت بەم هەڵبژاردنە. لەلایەن کۆمسیۆنەوە هەڵبژاردنەکان لە بنکەکانی هەرێمی کوردستان بەڕێوە دەچێت. ئێمە سێ بنکەمان هەیە لە هەرێمی کوردستان، لە هەولێر و دهۆک و سلێمانیش. ئەوەی کە پەیوەستە بە کۆبوونەوەی ئەمڕۆوە کۆبوونەوەیکی زۆر گرنگ بوو، بە تایبەتی دانانی کاری کۆمسیۆن سەبارەت بە هەڵبژاردننی پەرلەمانی عراق. ئێمە لە گفتوگۆمان لەسەر کۆمەڵ ڕێکار کرد لەوانە تۆمارکردنی کاندیدەکان و هەروەها چۆنێتی بانگەشە. کۆمسیۆنی هەڵبژاردنەکانی عراق بەنزیکایی نوێکردنەوەی تۆماری دەنگدەرانی هەرێمی کوردستانی تەواو کردووە. ئێستا خستووەتە سەر کارتی بایۆمەتری، پشتیوان بەخوا لە ماوەیەکی کەمدا دەکاتە دەستی هاوڵاتیان. تاوکە ئێستا نزیکەی 300,000 کەس لە هاوڵاتیان هەرێمی کوردستان تۆماری دەنگدەرانیان نوێ کراوەتەوە، وەریان گرتووەتەوە. هەروەها پێدانی کارتی بایۆمەتریش بەردەوامی دەبێت. بەڵێ کەی لیست و کاندیدان دەتوانن دەست بە خۆ تۆمارکردن بکەن؟ بەڵێ لە ماوەی داهاتوودا ئاشکرای دەکەین کە کەی دەتوانن لیست و پارتەکان دەست بە بانگەشە بکەن و خۆیان تۆمار بکەن. لە کاتێکی دیاریکراوی داهاتوودا ئاشکرای دەکەین وەکو کۆمسیۆن لە ڕاستیدا تۆماری حیزب و هاوپەیمانێتیەکان یاخۆت تۆماری کاندیدە سەربەخۆکان لەسەر پێکاتەکان، ئەوەی کە پێوەستە بە بازنەی حیزبەکانەوە لە ماوەی داهاتوودا هەمووی بە تەفاسیل ئاشکرا دەکەین. تا ئێستا دیار نییە کەی بانگەشە دەست پێکات، چەند ڕۆژی بۆ دیاری کراوە؟ ماوەی داهاتوو ئاشکرای دەکەین، یا سبەی یاخۆ دوو سبەی ئاشکرای دەکەین. ئێستا بازنەی حیزبەکان لە کۆمسیۆن ئامادەکاری کردووە بۆ وەرگرتنی ناوی حیزب و کاندیدەکان لە هەموو پارێزگاکانی هەرێمی کوردستان ئامادەکاریان کردووە. مەکتەب و نووسینگەی تایبەت بە تۆماری کاندیدەکان خۆیان ئامادە کردووە بە تەواوی. جا ڕەنگە سبەینە یاخۆ دوو سبەی بە تەواوی ئاشکرای بکەین کەی دەتوان دەست پێ بکەن. بودجە بۆ بەڕێوەچوونی هەڵبژاردن دیاری کراوە تاکو ئێستا، یاخود ناوە کێ بودجەکە تەرخانەکە؟ بەڵێ لەبەر ئەوەی کۆمسیۆن هەڵدەچێت بە ئەنجامدانی هەڵبژاردنەکان، بودجەکەی و خەرجکردنی بودجەکەی لەلایەن حکوومەتی فیدرالیەوە دیاری دەکرێت. ڕێکەوتنێک هەیە لە نێوان حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی فیدرالی سەبارەت بەم پرسە، بەڵام کۆمسیۆن پارەی تەواو لە بودجەی فیدرالی وەردەگرێت. بە نزیک پێم وابێ کە پارەی تەواوی وەرگرتووە بۆ ئامادەکاری بۆ هەڵبژاردننی هەرێمی کوردستان. هەروەها سندوقی تایبەت بە دەنگدان و کارتی تایبەت بە دەنگدان و موچەی کارمەندانی کۆمسیۆنیش هەموو ئەمانە لەسەر حکوومەتی فیدرالی دەبن. بەڵێ شوێن ئەوانەیە توانن داوا پێشکەش بکەن بۆی ببنە کارمەندی ڕۆژی دەنگدان لەسەر سندوقەکانی دەنگدان. بەڵێ کۆمسیۆن هەمان ڕێکار دەگرێتە بەر کە لە ماوەی هەڵبژاردننی پەرلەمانی عراقدا گرتێ بەر. بۆ نمونە دەرچوانی زانکۆکان ئێمە ئەوەنمان دەوێت، چونکە ئەوان پێشووتر ئازمونیان هەبووە لە بەڕێوەبردننی هەڵبژاردنەکان، بە تایبەتی هەڵبژاردننی پەرلەمانی عراقی ساڵی 2021 ئێمە ئەوانمان دەوێتەوە چونکە ئەزمونیان هەیە. بەڵێ کاتە بۆ هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان کارمەندانی دەنگدان دەتوانن زیاتر سوود لەوانە وەرگرن کە پێشتر چاودێریان لەسەر سندوقەکانی دەنگدان کردووە؟
نەخێر تەنها ئەوانەی کاریان کردووە من مەبەستم ئەوە بوو کە ئەو کۆمەڵەی کە لە ماوەی پێشووە کاریان کردووە لەگەڵ کۆمیسیۆن دەتوانن خۆیان تۆمار بکەنەوە ڕەنگە کۆمەڵێک کارمەندی نوێژ دابمەزرێنین ڕەنگە کۆمەڵی کارمەند دابمەزرێن کە یەکەم جاریان بێ هەڵبژاردن بەڕێوە بن بەڵام من پێم وایە کە بەشێکی زۆری ئەوانەی کە هەڵبژاردنی پەرلەمانی کوردستان بەڕێوە دەبن ئەوانن کە هەڵبژاردننی پەرلەمانی عراقی 2021یان بەڕێوە بردووە چونکە پێشووتر ڕاهێنیانیان بینیوە و زانیاریان وەرگرتووە و دەزانن چۆن هەڵبژاردن بەڕێوە بن بە تایبەتی لەسەر سندوقی ئەلکترۆنیوان ئەزمونیان هەیە ئەگەر دەرچووێکی زانکۆ بێوێتەوە کارمەندی دەنگدان لەسەر سندوقەکانی دەنگدان بێت دەبێت چۆن داوا پێشکەش بکات پێشکەشی کوێ بکات بەڵێ کۆمەڵێکی زۆر لینکمان دەبێت لینکی ئەلکترۆنیمان دەبێت لەسەر سایتی کۆمسیۆن دەتوانن لە ڕێگە ئەلکترۆنیەوە ناوی خۆمان تۆمارکەن دواتر فیلێکیان بەدەست دەگات کە فیلەکەی پڕ کردەوە دەیباتە نزیکتری بنکەی دەنگدان لە نزیک خۆیەوە خۆی وەکو داواکار دەناسێنێت جا کارمەندە یاخود موەزەفە یاخود فەرمانبەرە دەیباتە بنکەکە بۆ ئەوەی کە بێوێت بەشداری یاخود وەکو چاودێر بەشداری لە هەڵبژاردنی داهاتوو بکات ڕەنگە هەندێک جار کۆمەڵێکی زۆر خەڵک زیاتر داوا بکەن لەو کەسانێک کە ئێمە پێویستمانە ئێمە ئەو ڕێکارانەی دەگرینە بەر هەمان ئەو ڕێکارانن کە لە ئەنجومەنی پارێزگەکانی ئەمساڵ دەگرینە بەر بەڵێ پێداویستیەکانی هەڵبژاردن سەرجەمیان تەرخان کراون ئێستا بەڵێ ئەوە تەواو تەرخان کراوە ئێمە بنەمایەکی سەرەکیمان هەیە لە هەڵبژاردنەکاندا ئێمە بنەمایەکی سەرەکیمان هەیە لە هەڵبژاردننی پەرلەمانی هەرێمی کوردستان ئێستا سیستەمی جیاکردنەوەی دەنگدەکان هەن ئێستا ئێمە بەپێی کارتی بایۆمەتری کار دەکەین بۆ جیاکردنەوەی دەنگدەکان ئێستا کەرەستەکان زۆرینیان ئامادەن کەرەستەکانی ناردنی دەنگەکان کابینەکانی دەنگدان سندوقەکانی دەنگدان ئەمانە هەر هەمویان ئامادەن لەلایەن کۆمسیۆنەوە ئەوەی کە پێویستمانە بۆی کە بەپێی یاسا نوێیەکە بەرنامەیان بکەین و ئەپدەیتیان بۆ بکەینەوە بەپێی دەنگدانی نوێ ئێستا ئێمە تۆماری کارتمان هەیە لەلایەن هەرێمی کوردستانەوە کۆمەڵێکی زۆر کەرەستەمان هەیە کەرەستەی پێویست و ناپێویست هەموویمان لەلا هەیە کەرەستەی قرتاسیە و نووسینمان هەیە بۆی بەسەر بنکەکانی هەڵبژاردننی دابشکەین لە ماوەی داهاتووشە دەست بە دابشکردنیان دەکەین ئێمە لە ماوەکانی پێشوودا لەگەڵ کۆمەڵی کۆمپانیا بۆ چاپکردنی کارتەکانی دەنگدان ڕێکەوتنمان کردووە هەرو کۆمپانیایە کە سەرپەرشتی هەڵبژاردنی ئەنجومەنی پارێزگەکانی عێراق دەکات هەمان کۆمپانیا سەرپەرشتی هەڵبژاردنی پەرلەمانی کوردستانیش دەکات بەڵێ هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان بە یەک باسنە دەبێت بەڵێ بە یەک بازنە بەڕێوە دەچێت ئەمە ئەو شتەیە کە یاسای هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان ڕێکەوتووە لەسەری ساڵی 1992 دەستدراوە ناوی تۆماری دەنگدەران تۆماری چ ساڵێک بەکارهێنرێت و هیچ کوێ بەکارهێنرێت بەڵێ ناوەکان ئێمە دەستمان کردووە بە نوێکردنەوەی تۆماری دەنگدەران لە ساڵی 2006ەوە دەچێتە پرۆسی دەنگدان و دەتوانێت دەنگدێت ئێمە نزیکەی 200,000 کەسمان تۆمار کردووە کە لە دایگوی 2006ن دەتوان بەشداری دەنگدان بکەن ئێستا ئێمە لە 2006ەوە دەتوانێت دەنگ بات و هەمان تۆمار بەکاردێنین بەڵێ بەڕێزەی جەمیل سەرۆکی تیمی میدیایی کۆمسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردنەکانی عێراق لە بەغدا لەگەڵماندا بوو سپاس بۆیەوە